ئەمڕۆ دەی ئازار 28 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ڕاپەڕینی دانیشتوانی ناوچەکانی ڕەواندز و سۆران و حەریر و خەلیفان و باسوورمە و سیدەکان و مێرگە سۆر هاوشانی پێشمەرگە قارەمانەکان لە دژی ڕژێمی دکتاتۆری بەعەز دوای چەندین شەڕی قارەمانانە تواندرا لە تەواوی ناوچەکان دوژمن ڕاماڵێن. خەڵکی ڕەواندوز کە هەمیشە گڕی کڵپە و شۆڕشیان لە نێو ناخیان زیاد دەبوو ڕازی نەبوون ڕژێمی عێراق زیاتر لەوە چالاکوانان و شۆڕشجێڕانیان سەرکوت بکە. ئەو ڕاپەڕینەی کە توانی وانەیەک لەو سنوورەش بە دوژمندا بدات بەوەی خەڵکی سنوورەکە چیتر لە بەرامبەر کردەوە درندانەکەی بەعەز دەستەوەستان نابێت. هەمیشە ڕۆڵەکانی خۆیان گۆش کردووە بە هەستی نەتەوایەتی و شۆڕشجێڕی و خەباتکردن لە پێناوی سەروەری خاچی کوردستان. ئەنجامدانی ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان بە پشتیوانی هێزەکانی پێشمەرگە لە نێو بەرەی کوردستانیدا بە بەرنامە و ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆ ڕەتکردنەوەی ستەم و زۆرداری ڕژێم لە بەرامبەر حکمی داسەپێوی ستەمکارانەی کە دەرحەق بە خەڵکی کوردستان ئەنجامی دەدا. ڕاپەڕین کە هێمای سڕینەوەی زوڵم و ستەم و هێنانەکایی سیستەمێکی حکومڕانی و دیموکراسی و دەستەبەرکردنی ماف و ئازادی تاک هاوکات بە دامەزراوەیی کردنی خۆبەڕێوەبەری و نەهێشتن و لابردنی هەموو ئەو ناحەقی و کارە نامرۆڤانەی بەرامبەر نەتەوەی کورد دەکرا بە مەبەستی کپکردنی هەستی نەتەوایەتی و شۆڕژێڕی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هاو گرنگی ڕاپەڕین لەو ڕۆژە مێژوویەدایە کە بووە هۆی دەستەبەرکردنی دەستکەوتەکان وەک هەڵبژاردننی پەرلەمان و پێکهێنانی حکوومەتی هەرێم و ئاوەدانکردنەوەی گوند و دێهاتە وێرانکراوەکانی کوردستان. ئێستا خەڵکی کوردستان پێیان وایە باشترین وەفا بۆ شەهیدان و قارەمانانی ڕاپەڕین پاراستن و پارێزگاریکردنی دەستکەوتەکانی ڕاپەڕینە بە کۆتایی هێنانی هەرچی کێشە و گرفت و ناکۆچی هەیە لە نێو حیزب و لایەنە سیاسیەکان هاوکات فەراهەمکردنی ژیانێکی ئارام و شایستە بۆ تەواوی چین و توێژەکانی خەڵکی کوردستان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.